بێگومان تورکیا وەکو هێزێکی فاشیست و داگیرکرد بەنسبەت ئێمەی کورد شوناسێکی زۆر دیاریکرا و ڕوونی هەیە کە هێزێکی داگیرکەرەوە هێزێکی فاشیستە لەم هەوڵانی خۆی بە درێژایی مێژوو نەکەوتەوە بەڵام ئەمەی ئەم دوایانە دەبینی هەوڵەکانی تورکیا بۆ داگیرکردنی باشووری کوردستان و هاوکار لەگەڵ باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان مەترسیدارترە لە هەوڵەکانی پێشوو بە حکمی پشتبەستن بە تەکنۆلۆژیای سەربازی نوێ پشتبەستن بە هێزی پێشڕەوی داگیرکەر کە بەشێکیان لە نێو پێزە کوردیەکانیشدا خۆیان دەبینەوە بۆ بەرەنگاری ئەم جۆرە لە داگیرکاریە چه داگیرکاری کولتوری بێ سەربازی بێ جوگرافی بێ هەر جۆرەی داگیرکاری بێ کە تورکیا لە هەموو ئاسەکاندا خەریکی داگیرکاری کوردی و کوردستانیە ئێمە چەند ڕێکارێکمان پێویستە جگە لە هەوڵە سیاسیەکان لە هەوڵە ئیداریەکان قانونیەکان نێودەوڵەتیەکان هەرێمیەکان لە ماکادا ڕێخستنی گەل زۆر پێویستە کە ئێساکە کە گەل بە وشیارەکی گشتیەوە لە ڕێگەی هەموو ئامرازەکانی خەبات و بەرەنگاری لە بەرامبەر ئەو هەوڵە داگیرکارانەی تورکیا بوەسێتەوە کەواتە لەسەر چەند ئاسێکمە دەتوانین بەرەنگاری تورکیا بینەوە لە هەوڵە داگیرکاریەکانی لە ئاسێکدا کە ئاسی ئیدارەی کوردیە لە باشووری کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستانە و پەرلەمانی کوردستانەوە دام و دەستگاکانێتی لەلایەکی دیکە لە ڕێگەی هەموو ئەم باڵێزخانە و کنسولگەری و هەموو ئەم هێزانەیە کە لە دنیادا نوێنەرایەتیان لێرە هەیە و ئێمە دەنگمان پێیانگە لە ڕووی میدیاییەوە میدیایەکی بەداخەوە میدیایەکی نیشتیمانی نییە بەڵام ئێمە دەتوانین لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە میدیاکان بە فەرمی نافەرمیەوە بەرەنگاری ئەم هەوڵانە بینەوە لەسەر ئاسی هەموو دامەزراوە مەدەنیەکان و ڕێکخرا و گروپەکان ئێمە پێویستە خۆڕێخستنمانە بێ و شارکردنەوەی خەڵکمانەوێ و خەڵکیش ڕێک بخرێت کە چۆن بەرەنگاری ئەم جۆرە لە داگیرکاریە نوێوە ئەم لێشاوە لە داگیرکاری دەبێتەوە بێگومان هەر داگیرکاریەک کوردوتنی دار کرمی لە خۆی نەبێت 100 ساڵ تەمەنێتی هەر داگیرکاریەک ئەگەر پشتی نەبەستێ بە سوارەی حەمیدی و بە کەوا سوورانی بە لەشکر شکستیە ناوە لەم ڕوانگەیەشەوە دەتوانین سێری ئەم جۆرە داگیرکاری نوێ بکەین کە ئەگەر لە ناوخۆدا کۆمەک بەم داگیرکاری بێگانە نەکرێت بێگومان شکست دێنێ لەبەرەوە یەکگرتنی هێزە کوردیەکان یەکڕێزی و یەکهەڵوێستی سیاسی بەرامبەر هەر فشار و هێزێکی دەرەکی و داگیرکاری دەرەکی شکست بەم جۆرە لە داگیرکاری و لە فاشێتی تورک دێنێ وەک لە چەندان شوێنی دیکەش تورک شکستیەناوە ئەم جارەش لێرە شکست دێنێت دەبێ ئەوە بڵین ئەم هەوڵانەی ئێمە هەوڵی ناسیۆنالیزمی فاشیستیانە نییە بەڵکو هەوڵێکە لە ئاگاییەوە دێ لە ئاگایی ناسیۆنالیستیانەوە دێ بۆی کە ئێمە فاشیزم قبول ناکەین ئێمە داگیرکاری قبول ناکەین کۆیلایەتی قبول ناکەین لە ڕاستیدا ئێمە دژی تورک دین و ئێمە دژی تورکیانی بەڵکو ئەوانن ئێمە وەکو دژ دەبین وڵاوی ڕاستی بێ ئەو دوژمنکاریەی نیزامی تورکیا دوژمنکاریەکە لە دێر زەمانەوە ئەم دوژمنکاریە هەیە و هەبووە هەتا ئەم شوێنەی کە ئێستا لێی وەستاوین سەردەمی خۆی بە جۆرەها بە چەند جۆرەها باج و دەرامەتی لێ وەرگرتوون چۆمانەی لێستاندون و شتی تری لەگەڵا کردوون و ئەو لەشکرەی تورکیا کە هاتووە هەتاکو ئێستا بە ساڵاتچوەکانی ئەم سنوورە کە دەجێڕنەوە ئەم غەدر و ئەم هینەی کە ئەوان کردووی ئەو سەرپێچەی ئەوان کە لەگەڵ خەڵکی ئەم ناوچەیە کردویانە بەڕاستی مەگەر مردن ئەبەو شێوەوە بوو بێ دەنا هیچ شتێک نەبووە و من پێت دەڵێم و بە هەموو خەڵکی هەر چوار پارچەی کوردستان دەڵێم دوژمنایەتی نیزامی تورک من نەک تورکەکان نیزامی تورک هەموو دوژمنانی کورد کۆ بکەیتەوە بیان کەی بە یەک دوژمن بەقەت دوژمنایەتی تورکیا نیزامی تورکیا نابێ بۆ کورد ئەوەندە فاشیانە بیر دەکاتەوە بەڵام ئەوەی ڕاستی بێ پێویستە میلەتی کورد ئاگایانە هۆشیارانە حەکیمانە دیبلۆماسیانە هەوڵ بدا ئەم پێشێلیەی نیزامی تورکیا یاخود ئەو داگیرکاریەی نیزامی تورکیا پێشی پێ بگرێ ئەمەش بە چ دەکرێت ئەمەش بە یەک ریزی گەلی کورد دەکرێت بە پەیداکردنی دۆستایەتی کورد لەگەڵ وڵاتانی ئێقلیم لەگەڵ دەرەوە لەگەڵ دنیای دەرەوە پێویستە بەڕاستی کورد واز لە مەسلەی عسکەرتاریەت بێنێ کاری دیبلۆماسیانە هەموو شتێک ساڕێژ دەکا بۆیە من پێم باشە یەک ریزی کورد پێش بەم هێرشەی تورکیا و جۆرەها دەوڵەتانی وەک تورکیا دەگرێ یەک ریزی کورد هەموو شتێکمان بۆ جەستەبەر دەکا بۆیە من لێرەوە داوا لە خەڵکی کوردستان دەکەم کە ئەوەندەی بۆیان دەکرێت زیاتر هەوڵی ئەوە بدەن
یەکریزی کورد بپارێزن یەکریزی کورد بەڕاستی نایەکریزی لە بەرێکمان هەڵەوە شوێنێ یعنی نایەکریزی بەڕاستی وێرانکاریە من نازانم چۆن باسی ئەو زڵم و زۆریەی کە نیزامی فاشی تورکیا دەیکا بەت شێوێت چکە ئەو لەلایەک ئەوەندە تورکیا مستەفید دەبێت لە خەڵکی کوردستان بە تایبەتی کوردستانی عێراق پێم وایە لە دەوڵەتەکەی خۆی ئەوەندە مستەفید نابێ ئەوەی کە تورکیا دەیبینی تەنها بە مەسلەی گەشت و گوزار دەژیێت تا چەند ساڵ پێش ئێستا بەس ئاگاد لێیە ئەو کراسەی کە جەنابت و ئەوەی کە منیش و وە دەوروبەریش و ئەو کاڵانەیە کە لێرە ئەوە دەکرێ و دەچێ و دێ هەمووی ئەوە لە ئینی تورکیا ئاڵ و گۆڕی پێ دەکرێ و تورکیا سەهمی تێدایە دەبووە تورکیا ویژدانانە ڕێی خۆی گۆڕی بووە دەبووە تورکیا بە دیبلۆماسیانە بیتوانی باە کێشەی کورد یا تعاملی لەگەڵ خەڵکی کوردستان کرد باە پێشم وایە تورکیا هەتاکو لەسەر ئەو زڵم و زۆریەی کە پێشتر هەیەی یان ئەو تونڕەوانەی کە پێڕەوی قانونی نیزامی فاشی تورکیا دەکەن پێم وایە قازانج لەوە ناکات لە ئاخیریدا زەرمەندی یەکەم خۆی دەبێت